الله سانا بەردەوام دەبین کەچینە لای تەوەری یەکەمی بەرنامەکەمان کێکێکە لە تەوەرە هەرێگرنگەکانی ئەمڕۆمانەوەش باس لە 28مین فستیڤاڵی نێودەوڵەتی گەلاوێژ دەکەین کە ئەمڕۆ بەڕێوە دەچێت بۆ ماوەی 3 ڕۆژ ئەم فستیڤاڵە بەردەوام دەبێت بە سپۆنسەری میدیایی دەستگای میدیایی کورسات لە تەلاری هونەر ئەم فستیڤاڵە بەڕێوە دەچێت کێکێکە لە فستیڤاڵە هەرە گرنگەکان کە ساڵانێکی زۆرە با دیاریکراوی هەڵەنەم ساڵی 1996 بەپێ بچران ئەم فستیڤاڵە بەردەوام بووە کو ئەماژەم پێکێکە لە فستیڤاڵە هەرە گرنگەکان کە چەندین چالاکی لەم فستیڤاڵەدا بەڕێوە دەچێت یەکێکە لە فستیڤاڵە نێودەوڵەتەکان لە تەواوی وڵاتانی جیهانەوە بەشداری لەم فستیڤاڵە گرنگێدا دەکەن. ئەم تەوەرە قسە و باسی زۆر لە خۆ دەگرێت جا بە بابزانین ئامادەکاریەکانی فستیڤاڵ چین؟ وەکتۆتت ئەم فێستیڤاڵە زۆر هەڵەگرێکە قسەی لەسەر بکەین بۆ لەبەر ئەوەی فێستیڤاڵی نێودەوڵەتی گەلاوێژ کە ساڵانە ئەنجامەدرێت ساناگە دیقەت بێت ساڵ لە دوای ساڵ گۆڕانکاری نوێ لە ڕووی فۆرم لە ڕووی بڕگە و بابەتەکانی فێستیڤاڵ بەدی ئەکرێت ئەم گۆڕانکارانە کە دوجار لە خزمەتی شاری سلێمانیایە لە خزمەتی تەواوی هەرێمی کوردستانایە ئەم فێستیڤاڵە ئەبێتە پردێک بۆ ئاڵوگۆڕی کللتور و هونەر لە نێوان ئێمەی کورد و وڵاتانی تر کە تۆ باست کرد بۆ لەبەر ئەوەی نووسەران لە وڵاتانی جیاواز سەردانی سلێمانیەکەن بەشدارە بن لە فێستیڤاڵەکەیە ئەمە ساڵانی ڕابردووش ئەمەمان بینیەوە بۆتە نەریتێکی هونەر و کللتوری کە لە فێستیڤاڵی گەلاوێژە پەیڕەوە کرێسانە. بەڵایەکی لە خاڵە هەرە گرنگەکانی فستیڤاڵە ئەوەی ئەویش لەگەڵ گۆڕانی سەردەمدا خۆی دەگونجێنێت لەگەڵ تازەکاریەکانی سەردەمدا کار لەسەر ئەو بابەتانە دەکات بۆ ئەوی بتوانن خزمەت بە شاری سلێمان و هەروەها تەواوی نێتەوەکان و کۆئاکامیش ئاماژەی پێتا بیرۆڕاکان ئاڵوگۆڕ بکرێ. ئێمە لەگەڵ میوانەکەمان و توێژی زیاتر لەسەر ئەم بابەتە گرنگە دەکەین. دکتۆرە ئیبتیسام ئیسماعیل سەرۆکی بنکەی ڕۆناکبیری گەلاوێژ کە ڕاستەوخۆ لە ئەستودیۆ لامان میوانە. دکتۆر بەخێراتی زۆر سپاس بەیانی ئێوە و بینەرانی کەناڵی خۆشەویست باش بێت ڕۆژێکی خۆش بە هەمولایەک. زۆر سپاس کات خۆت بێمە بەخشی سەرباری سەرقاڵی و ئامادەکاریەکان کە بڕیارە ئەمڕۆ فێستیڤاڵ دەست پێ بکات لەگەڵەوەشا لەگەڵ ئێمە سپاس بۆی کە کەناڵی کورسات و ینی سپۆنسەری خۆشبەختانە ئێمە چەند ساڵێکە کەناڵی کورسات سپۆنسەرێکە دەستگای میدیایی کورسات و هەمووی بڵێن نەکەر کەناڵ دەستگای میدیایی کورسات سپۆنسەری فێستیڤاڵەکەات خۆشبەختانە بڵێن کەشێکی وا دروست بووە کە ئەتوانین لە یەک تێبگەین و خزمەت هەردوولامان بۆ ئەوەیە کە خزمەت بە هونەر و کولتور و فەرهەنگی کورد بکەین. دەستگای میدیایی کورسات بۆ ئەوە دروست بووە کە خزمەتی کللتور و هونەر بکات. کورساتی هەمووانەکانی کوردستان بەدڵنیایی دەمیشە سەلمێنەریەوە بۆکە کورساتی هەمووانە. دکتۆرە جا لەوە دەست پێ بکەین. ئەمڕۆ فستیڤاڵەکەیە و فستیڤاڵە گرنگە کە چەندین چالاکی تێدا بەڕێوە دەچێت. ئامادەکاریەکان بۆ ئەمڕۆ بەکوێ گەشتۆ؟ ئامادەکارەکان لە تەواوبوونە هەموو ئامادەکارەکان کراوە وەکوتم بە سپاسەوە کەناڵی کورسات ئیشی سەوت و ئیشی دیکۆر و تەنزیمات و بێجگە لە پەخشی بەرنامەکان هەمووی دیکۆر و ئامادەسازی هەموو کراوە پێشانگای شێوەکاریمان هەیە ئامادەکراوە پێشانگای کتێبمان هەیە هەر لە ئێستا هەمووی لە تەلاری هونەر ئامادەیە بۆ ئەوەی ئیشتەڵا سەعات 3 ئەمڕۆ سەعات 3 پاشنیوەڕۆ یەکەم دەستپێکی کردنەوەی فستیڤال ئاهەنگەکانی فستیڤال لێ بکرێت. بەڵێ دکتۆر من لە پێشەکە باسم لەوە کرد کە فێستیڤال ساڵ لە دوای ساڵ گۆڕانکاری ئەکا لە ناوە ڕۆژی فێستیڤالەکە کامە دوجار لە خزمەتی نووسەر و هونەرمەنداندا جیاوازی فێستیڤالی ئەم ساڵ لە چاو فێستیڤالی ساڵی پار یاخود ساڵانی پێشووتر چییە؟ بەڵێ هەڵبەتە وەک ئاماژەت پێەیە ساڵ بە ساڵ گۆڕانکاریمان هەیە بابەتەکان لە بابەتە جیاواز هەمانە لە میوانە جیاواز هەمانە لە بڕگەیە جیاواز هەمانە هەموو ساڵێک ئەو کەسانی کە نووسەرەکانن کە بڵین کە بەشداری پێشبڕکێکەکەن بابەتی نوێ پێشکەشەکەن چکێکێک لە مەرجەکانەوەی بابەتەکان بڵاو نەکرابێتەوە بابەتی نوێ بێ کەواتەوە خۆی لە خۆیان بابەتی نوێی ئێستا لە شعر لە چیرۆک لە لێکۆڵینەوە هەروەها هەر ساڵێک تەوەرێکی جیاوازمان هەیە ئەم سێ بەشە لە خۆگرێ بە شێوەیەکی سەرەکی دکتۆر بۆ پێشبڕکێکە بڵێ شعر چیرۆک لێکۆڵینەوە ئەمە پێشبڕکەیە کە ئەتوانین بڵین ئەو منبەرەیە ئەو سەکۆیە کە هەلێک بۆ فرسەتێک بۆ نووسەرە گەنجەکانمان قەڵەمە نوێەکان کە بۆی لێیا دەرکەوێ و هاندەرێک کە بێک بۆی بەردەوام بێ ئێمە خۆشبەختانە چەندین ساڵە بەدەیان قەڵەمی جوان لە ناو گەلاوێژە دروست بوونی ئێستا لە بوارەکەیان و کاریگەریان لەسەر ڕۆتە ڕۆشنبیرەکە هەیە. باشە دکتۆر میکانیزمی وەرگرتنی ئەو بابەتانە چۆنە وەک خۆت وتت بەشی پێش بچێ لەلایەن لیژنەیەکی تایبەتمەندەوە ئێمە سێمان پێش ئەوەی
هەشتێک بکرێت 3 مانگ مۆڵەت تێین بە ئەو شاعیرەکان ڕێ نووسەرەکانوانی شعر چیرۆک لێکۆڵینەوە بابەتەکانیان پێشکەشکەن لە ماوەی ئەم 3 مانگەیە ئەوان ئازادن بابەتەکان خۆیان وەکو بابەت چی تەقدیمەکەن بەڵام ئێمە چەند مەرجێکمان هەیە بڵین بڵاو نەکرابێتەوە لە چەند وشە زیاتر نەبێت ئەو بابەتانەیە ینی شتێک ینی مەرجی قورس نین مەرجەکە لیژنێکێ بە هەڵسەنگاندنیا دوای ئەوە لیژنەیەکمان هەیە مانگێکیان عینی ئەو لیژنەیە لیژنەی هەڵسەنگاندنە مانگێکیان عینی ئەو بابەتانە هەڵسەنگێنن فستیڤال ئەوە نییە بە ڕۆژێک و دوو ڕۆژیان بڵین بە هەفتەیەک ئامادەکاری بکرێمە 6 مانگ 7 مانگ پێش ئەوە کەواتە دکتۆر ئەو لیژنەیە لە ئێستادا هەڵسەنگاندنیان بۆ بابەتانە کردووە خۆ لە دوای فستیڤالەکە هەڵسەنگاندنیان کردووە بۆ نمونە لە شعر 11 شعر هەڵبژێراوە بۆی پێشبڕکێ بکە لەسەر خەڵاتی یەکەم و دەمەڵێن ئەوە پاڵێوراون لەسەر ئاستی ناوخۆ دەرەوەی هەرێم باڵە دەرەوەی هەرێمیشتای ئەمە خۆشبەختانە حەڤە بەشداربوومان هەیە لە ڕۆژهەڵات و ڕۆژئاوا. باشە دکتۆرە لە هەڵە نەبم لە دوم ڕۆژە توێژینەوە پێشکەشەکرێت توێژینەوەکان چینایە تەنها بە کوردین یاخود نێودەوڵەتیش بەشداری کردووە چەندکەمان لەسەر تەوەری فستیڤالای هەموو ساڵێک گوتم تەوەرێکی جیاوازمانەیە ئەم ساڵ تەوەرەکەمان لەسەر زیرەکی دەستکردە و کاریگەری لەسەر دنیای ڕناگبیری اینجا ئەمە لەلایەن 11 توێژەرەوەی کورد و عەرەب و فارس تێکەڵ لەسەر یەکەیان لە سێکتەرێکی جیاوازەوە بۆ نمونە ئای کاریگەری لەسەر موزیک چییە لەسەر فەلسەفە چییە لەسەر ڕاگەیاندن چییە لەسەر پەروەردە و خوێندن چۆنە لەسەر شوونەری شێوەکاری چییە ینی هەر یەکەیان بوارێک لە بوارەکان قسەی لەسەرەکەن بە پێی پسپۆڕی خۆیان. بەڵێ دکتۆر لە ساڵانی ڕابردوو ئاشکرا ئەمە نەریتێکە کە فێستیڤاڵی نێودەوڵەتی گەلاوێش چەندین نووسەری ناودار لەسەر ئاستی عێراق بێت وڵاتانی ناوچەکە بێ یاخودیان بانگێش دەکات ئەگەر پێمان بڵێ ئەم ساڵ چەند میوانەکان ئەو نووسەرانی کە بەشدارە بن لە فێستیڤاڵەکەیە. بەڵێ هەڵبەتە ئێمە هەموو ساڵێک وتت هەر لە ئەوروپا هەر لە وڵاتانی عەرەبی لە عێراق لە هەر 4 پارچەی کوردستان میوانمان هەیە و ئەم ساڵی شەروەها میوانێکی زۆر بانگێشت کراون لە بەلجیکا لە ئەرمینیا لە مەسر لە لوبنان لە سووریا لە تونس هەموو ئەمانە یەکێک لە نووسەرە گەورەکانی مەسر شاعرێکی گەورەی کە پار خەڵاتی شعری دەوڵەتی وەرگرتووە کە ئەحمەد شەهاویە و کە شعریش پێشکەشەکە ئەمڕۆ ئینشاءڵڵا. بەڵێ کەواتە ئەو میوانانە سەرجەمیان بابەتیان هەیە چ لە پانێڵ بێ لە پەراوێزی فێستیڤاڵ زۆربیان و زۆربەی تریشیان ئەتوانن بەشداری لە گفتوگۆکان بکەن ئێمە ئەو تەوەرانە هەلێکە ڕەخسێنە فرسەتێک فەزایەکی ئازاد دروستەکە فەسایەکی پڕ دیموکراسی دروستەکە کە هەر یەکەیان بە ئازادی ئاڵوگۆڕی بیرروڕاکانیان بکەن لەگەڵ ئەو توێژینەوانەیە گفتوگۆ بکەن بۆ ئەوی کە بگەنە خۆشمان بەگشتی بگەینەوەی کە دەرئەنجامێکمان هەبێ جار ئەم دەرئەنجامانە ئێمە ڕاستپاردەمانە بێ و ڕاستپاردانە ئەگەین لایەنانی باشە دکتۆرە با باسێکی خۆشمان بکەین بۆ خانمان چیەکەن چالاکێکتان هەیە بۆ خانمان بەڵێ هەڵبەتە خانمان دایمەن پشکی شێری هەیە لە لای ئێمە وەکو بەشدار بوو وەکو میوان وەکو شاعر خانمان هەیە شعر پێشکەشەکە ئەمە جگەلەوەی کە ئێمە پێشانگایەکی کاری دەستیمان هەیە یانمانە بە خانمانی کە بەڵێ هەر لە پەراوێزی فەستیڤاڵە بەبێ بەرامبەر یاومانەتێ بۆی ئەوانی ئەو توانایانی خۆیان هەم شتە کولتوریەکان پیشان بە میوانەکان بن هەم ئەوانیش بازارێکیشیان بۆ بکەینەوانێ جگەلەوە ئێمە پێشانگایەکی شێوەکاری نێودەوڵەتیمان هەیە ئەم ساڵ بۆ یەکەم جار ئەیکەین بە نێودەوڵەتی پێشتر لەسەر ئاستی کوردستان بۆ وێژەینی ئەدەبینی چالاکی هونەری لە خۆگرێ سیرکە ئێمە پێشتر بنکەی ڕناگبیری گەلاوێژ بنکەی ئەدەبی ڕووناگبیری گەلاوێژ بە بەڵام لە دوای چەند کۆنگرەیسی هەمەوە چوار هەمەوە بووە بڕگەی ئەدەبیەکەی لێ لابرا بۆ بە ڕووناگبیری ینی بۆی بتوانێت هەموو بواری ڕۆشنبیری و کولتوری لەخۆ بگرێ خۆشبەختانە توانیمانیانی بڕگەی مۆسیقیمان هەبێ هەموو ساڵێکە بڕگەی موزیکمان هەیە شانۆمان هەیە سینەمامان هەیە ئێمە بڕگەی تایبەت هەیە پرسیارم لەسەر ڕۆژە بێ دکتۆر بەڵێ بەسەر چاو پێشانگای کتێبمان هەیە هەموو ساڵێک ئەم ساڵیش پێشانگای کتێبمان هەیە کە خانەی چاپکراوەکانی عەرەبی و کوردی و فارسی لێیە ینی سەرچاوەکانیان بە کوردی و عەرەبی و ئینگلیزی و فارسی بەردەوامە ئەمە جگە باسی پێشانگای شێوەکارێکە بۆی حەقی نەخۆین پێشانگای شێوەکاری ئەمساڵ میوانی لە هۆڵەندا لە سربیا لە هۆڵەند لە
لوبناان لە مصر بەشداریان تیا کردو جگە لە شارەکانی عێراق و لە شارەکانی هەرێمی کوردستان بەڵام ئەم پێشانگای ئەم ساڵ بۆ گیانی پاکی هەردوو هونەرمەندی گەورە لالا عەبدە و قەرەنی جەمیلە پێشکەش بە ڕوحیان شادێ پێشکەش بەوان بگورە دکتۆرە ئەو پێشانگای شێوەکاریە شێوەکارەکان تەنها کوردن یاخود نێودەوڵەتیش بەشداریان کردووە نەک تەنها وەکومیان وەکو وێنەکێش بەڵێ وەکو وێنەکێش بەشدارن ئەمانەش و میوانیشی لەیە وێنەکانیان تەنانەت هەوڵمان ناوە ئێمە ئەو پردی پەیوەندیە لەگەڵ نەوەکانی تر لە ناو شێوەکاری شابکەین ینی شێوەکاری گەنجیشی تیا بەشدارن لەگەڵ ئەو ناوە گەورانەیە بۆی بتوانن پەیوەندی دروستکەن بۆی بتوان لە ئەزمموی یەکتر شت فێر ببن مەرج هەبوو بۆ وەرگرتنی ئەم وێنانە یاخود ئەو شێوەکارانی تابلۆکانیان کێشاوە تابلۆکان مەرجە ستایل بێست هەر کەسی ستایلی خۆیەتی قیاسێکی دیاریکراومان هەیە لەبەرەوەی شوێنەکە حسابی پارتێشن بکەین و حسابی قیاس بکەین کە چەند بە چەند بێ ئەو مەرجانی تیا بوو بابەتەکانیش بابەتێک بن تونوتیژیتیانە بە مەسلەی سیاسیتیانە بە مەسەلەی ینی تعداکردنی لەسەر هیچ ئاینێکتیانە بێ ینی شتەکان ئینسانی بن ئێمە چونکە دروشمی ئەم ساڵمان ئەڵین باداهێنانەکان لە پێناو جوانی و بەهام مرۆیەکان بن کەواتە با شتەکان جوانەکان پیشان بین دوور بێ لە هەموو جۆرەکی تەندروتیژی و بەرامبەر بە ئەویدی بەڵێ دکتۆر وەک لە سەرەتا باسمان کردووە کە هەمیشە دەستگای میدیای کورسات سپۆنسەری میدیای فێستیڤاڵەکان پرسیارەکەم ئەوەیە دەستگا ڕۆشنبیرەکانی تر لە هەرێمی کوردستان یاخود لایەنە پەیوەندیدارەکان بۆ نمونە زانکۆی سلێمانی بێ کۆلێژی هونەر پەیمانگای هونەرە جوانەکان بێت یاخود وەزارەتی ڕۆشنبیری بێت یاخود هەر دەستگایەکی تری ڕۆشنبیری و کلتوری تا چەند هاوکارتان بووە لە بەڕێوەچوونی فێستیڤاڵ یاخود هەماهەنگی هەبووە لە نێوانتانە هەڵبەتە لە ئەو چەند ماوەی ڕابردوودا هەماهەنگێکمان لەگەڵ هەموو ئەو لایەنەیە هەبووە و هاوکارمان بوون تەنانەت بۆ نمونە پەیوەندیمان لەگەڵ زانکۆیە باشە هاوکارمانن مامۆستایانی زانکۆ زۆر بەیان مەسەرەن بەشدارن لەگەڵمانە ئەمە جگەلەوەی کە هەنێ جار بە کەرەستە بەشدارن لەگەڵ مامۆستای زانکۆ لە پانێڵەکان بەشدارن بەڵێ بەشدارن مامۆستایانی زانکۆی لێرە زانکۆی سلەیمانی و لە زانکۆی سۆران ینی زانکۆکان بەگشتی و من سپاسی کۆلێژی هونەری ژەکەم کە ساڵانە هاوکارمانن پارتێشنمانەیە نێشتمان لەگەڵاکەن ینی دەستیان نەناوە بە ڕوومانە کە هەر ئیشە بکەین وەزارەتی ڕۆشنبیری هەنێ جار بە مادی زۆربەی فستیڤاڵەکانی تر هاوکاریان کردوین بە مادینەوە بە معنەوی هاوکارمان بوون پشتیوانمان بوون هاوکار ئاسانیان بۆ کردوین لە مامەڵەکانە بەڵێ باشە دکتۆر ئەم هەموو چالاکی پێشکەشەکرێ لەم فستیڤاڵەدا بە دیاریکراوی ئەومان بۆ وەرگرت بزانین یەکەم ڕۆژ چی ئەکرێ و دووەم ڕۆژ چی ئەکرێ و سێم ڕۆژ چی ئەکرێ بووی هەمە ئێمە و هەم بینەرانی ئاشنابین بەرچاوڕوونی هەبێت بەرچاوڕوونیمان هەبێت لەسەر کە بزانین ئەگەر بمانێ بڕۆین زان یەکەم ڕۆژ یەکەم ڕۆژ بۆکردنەوەی فستیڤاڵ هەڵبەتە دوایکە وتاری بەخێراتن هەیە چەندین شعرمان هەیە شاعری کوردمان هەیە لە باکووری کوردستان شاعر کوردمان هەیە لە ئەرمینیاوە شاعرمان هەیە لە مصر شاعرێک فارسیشمان هەیە ئەمەوەکو شاعرەکان یەکێک لە بڕگەکانی تر فیلمێکی دوکومنتاریە بە سپاسەوە کەناڵی کورسات ئامادەی کردووە لەسەر فستیڤاڵەکانی گەلاوێژ بڕگەیەکی ترمان هەیە خەڵاتی زێڕینی گەلاوێژمان هەیە کە هەموو ساڵێک ئەو خەڵاتە ئەدرێ بە کەسایەتیەکی دیاری ئەدەبی کورد ئەم ساڵ کەسایەتێکمان دیاری کردو لەوێ خەڵاتەکرێ و با مفاجئە بێ لەوێ بیبینن ناوی ناڵێ باشە با سپرایز مێنێتەوانێت ئەوەی کە ئاهەنگەکەمان جوانتر ئەکا و زیاتر ئەی ڕازێنێتەوانێت تیپی مۆسیقای سلەیمانی بە بەشداری دوو هونەرمەندی گەورەی کورد مامۆستای گەورەمان مامۆستا ناسری ڕەزازی و هونەرمەندی دەنگخۆش ئەیوب عەلی بەڵێ دکتۆر ئەو چالاکیانە لە ماوەی ئەم چەند ڕۆژەیە بەس یەکەم ڕۆژ بەس یەکەم ڕۆژ دەشتان ساغ بێ دووەم و سێمیش دووهەم لە نۆنیەوە پانێڵەکانمان دەست پێکاوت وەری بێرنامە و شعری پێش بڕگێکەمان هەیە ڕۆژی سێهەمیش هەر لە ڕۆژی سێهەمە هەڵبەتە ئیمزای کتێبیشمان هەیە دوو چاپکراومان کردووە بڵاو دوو کتێب وەکو گەلاوێش لەوێ ئەین بە ئامادەبوانی ئەوێ بە بەرامبەر هەڵبەتە جگە لەوانە ئێمە ڕۆژی سێهەم هەر بە زمانی کوردی کتێبەکان میوانمان لە ئەوروپا و لە وڵاتانی عەربیەوە بەڵێ دیراسایە کیان دیراسەیە تەرجمە نەکراوە بۆ عەربی یاخود یەکێکیان شعری
عەرەبیە تەرجەمە کراوە بۆ کوردی. بەڵێ ئەو پەنێڵانە دکتۆر سەبارەت بچێ پەنێڵەکان پانێڵەکانمان وەکوتم تەوەری بەرنمەیە تەوەری فستیڤالە تەوەری بەرنامەوە هین بوو لە لام تەوەری فستیڤالە کە تەوەری فستیڤالمان لەسەر زیرەکی دەستکرد لەسەر ئەو کاریگەری لەسەر دنیای ڕناگبیری وەگوتم هەرێکیان لە سپۆری خۆیان هەمویان پسپۆرن دکتۆرن پرۆفسۆرن لەو بوارەیە هەریەکەی لە کاریگەری مەسەرن ئای لەسەر زمان و بەکارهێنانی زمان بۆ نمونە لەسەر هوەری شێوەکاری لەسەر پەروەردە چ کاریگەریەکی لەسەر پەروەردە هەیە چ کاریگەریکی لەسەر خوێندن هەیە ئایا ئێمە پێویستمان بۆ جارێکتر هەڵسەنگاندنەوەی پرۆسەی پەروەردە و خوێندن بکەینەوە لەسەر دەمی ئایا پێویستمان بۆ هەیە باس لە مولکەی فکری بکەین یعنی خاوەندارەتی هزری بکەین چی لێ هاتۆ لە سەردەمی ئەم تەطبیقاتانەی ئایا ئەو تەکنەلۆژیە نوێیە ئەمانە و زۆر بەرگەیتر کەوتم بواری پەروەردەشی تێکەوت دکتۆر فێستیڤال هەموو بوارەکانە بواری فەلسەفیتیایە بواری ئەویتیایە کە نووسری زۆر گەورەیتیایە پرۆفسۆری زۆر گەورەیتیایە کە قسە لەسەرەکەن وەکوتم توێژەری کورد و عەرەب و فارس 11 توێژەرن بەشداری تاتوانین بڵێم فستیڤالە کۆکەرەوەی سەرجەم سێکتەرەکانە لەم فستیڤالەدا کۆ دەکرێتەوە چۆن ئەڵین ڕووناکبیری هەموویەتی مبارەکانی ڕووناکبیریە جگەلەوەی کە ڕۆژی ئەخیرمان کە مەراسیمی کۆتاییە مەراسیمی کۆتایی طبعاً ئاهەنگەکەمان سمبولێکی جوانی سلەیمانی کە هوەری تیپی هوەری میلی سلەیمانیە ئەی ڕازێننەوانێ بۆی کات کولتوری و جلوبەرگی کوردی و ڕەنگی کوردی و مۆسیقای کوردی پێشکەش بۆ میوانانەکەین ئەوەش یەکێکە بێ لە بەرگەکان دوجار خەڵاتەکانەدا بەشەکرێ بەسەر یەکەمی شعر و چیرۆک و لێکۆڵینەوە ئێمە جگەلەوەی کە لە سلەیمانی و لە ڕۆژهەڵات ئێمە ئەتوانم بڵێم فستیڤالێکی تایبەتمان لە بادینان هەیە چونکە لیژنەی بادینان تایبەتن یەکەم و دووەم و سێهەمی بادینان خۆیان لیژنەیان هەیە و خۆیان لێ بەجیا دیاریەکرێن. بەڵێ دەستخۆش دکتۆرە ئێمە تەواوی ئاشنای تەواوی چالاکیەکانی هەر سێ ڕۆژەکە بووین سپاس بەرچاوڕوونێکی تاو داینەوە ئێمە هیوای سەکەوتنتان بۆ خوازیینەوە کەمیشە ماندوومان کردی سەرڕای ئەو هەموو ئاماجەکاری و ماندووتێ لەگەڵ ئێمە بووی ماندوومان زۆر سپاس داوا لە بینەرانی کەناڵی کورساتی خۆشەویستم کە سەعات 3 چاوەڕوانیانی لە تەلاری هونەری ئێمە و دەستگای میدیای کورساتیش ئەو سێ ڕۆژە بەردەوام لەگەڵتان نابین و ڕووماڵی زۆر سپاسانەگەین بەڵێ سانە بەردەوامە بین ئەچینەوە